بەڵە خۆشەویستان لە تەوەرەی دووەمی ئەمڕۆی پرۆگرامی پیاوی مرۆژ باس لە بابەتێکی گرنگەکەین کە پەیوەندی بە خێزانەوە هەیە. بێگومان بنیاتی هەر کۆمەڵگەیەک تەندروستی و سەلامەتی هەر کۆمەڵگەیەک پەیوەندی بە سەلامەتی و تەندروستی خێزانەوە هەیە. لە ئەوروپا ویستێک هەیە و ئیشیشی لەسەرەکرێت لە وڵاتانی ئەوروپا کە خێزان ئەو ڕۆڵی کە هەیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوی کە ئیسلام ئەو گرنگی پێدا بۆ شێوێ نەمێنێ. هەرچەندە یەکێک لەو ئاڵا هەڵگرانی کە لێدانن لە تەوەری خێزان ئەمریکایە، بەڵام ئەمریکای دیموکراتەکان نە کۆماریەکان باز لەوە کرێ ئێستا بەهۆی هاتنی کۆماریەکان و دۆناڵد ترەمپەوە کۆمەڵێک بابەت کە لە وڵاتانی سێهەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیشی لەسەرەکرا ئەم بابەتانە بەرەو ئەسڵەکەی خۆی ئەگەڕێنەوە چکە ئەوان خەڵکیەکی محافظکارن. جا ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوو جۆر خێزانمانەوەی کە هەر لە خوێندن و لە پەروەردەوە فێری بووین. خێزانی بچووک کە لە دایک و باوک و منداڵ پێک دێ، خێزانی گەورە ئەوەیە کە پور خاڵ یان داپیرە و باپیرەی لەگەڵا بژی. خۆشن ئەو خێزانانەی کە داپیر و باپیریان لەگەڵایە، ئەوەی کە نەیبینی بێ بەڕاستی هەست بۆ خۆشیە ناکات. یان زۆرێک لە خێزانەکان ئێستاش پێنجشەمە لەسەر جومعان هەمویان لە ماڵی داپیر و باپیرە کۆبنەوە کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە. من زیاتر ئەنی درێژە بە پێشەکەکە ناتم باس لە کاریگەری خۆشەویستی داپیرە و باپیرە ئەکەین لەسەر تەبایی خێزان. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ساڵح سەعید، ڕێنمایی کاری خێزانی کە بەسپاسەوە لە ستودیۆ لەگەڵمان میوانە. مامۆستا گیان بەخێر بیت. با یەکسەر بچینە سەر تەوەرەکە گرنگی کەسانی بەتەمەن وەکو داپیرە و باپیرە کە ئێمە قسەی لەسەرەکەین. جا ئەگەر خێزانەکە بێ پوری لەگەڵ بێ، خاڵی یا مامێکی لەگەڵ بژی، بوونی ئەم کەسە بەتەمەنانە، ئەم کەسە ڕیش سپیانە لەناو خێزانە چ مەهامێکیە، چ گرنگیەکیە، چ وەزیفەیەکی هەیە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، درود و ڕەحمەت بە سەرگانی پێغەمبەر و سەرگانی یارانی شێرکەوتوانی. سپاسی جەنابتانەکەم، ڕێزسڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویست. ئەم بابەتە تەڵەن وەکو جەنابتان فەرمووتان زۆر گرنگە. قسەیەکێ ئەڵێ هەر شوێنێک پیریتیان نەبێ ئەبێ بگەڕی بە دوای ئەوەیە کە پیرێکی بۆ قەرزکەی بۆ ئەوی ئەزمموی لێوەرگری. وتراوە ئەوەی کە تۆ لە وەکڵێ پەڕەیە ئەیخوێنیتەوە یاخود لە کتێبەکە ئەیخوێنیتەوە، خەڵک لە پیرەکان لە خشتی کاڵا ئەیخوێنەوە. طبعاً دیارە دایک و باوک یا بڵێن باپیرە و داپیرە بە دەرەجەی یەکەم ئەزمموونێکی زۆر درێژیان هەیە، زۆریان هەیە لە میانەی مامەڵەی خێزانیە. ئەزمموونێکی باشیان هەیە لە مامەڵەکردن لەگەڵ یەکتریە، لەگەڵ مناڵە، لەگەڵ مشکیلەکانە، لەگەڵ گرفتەکانە، لەگەڵ خۆشیەکانە، لەگەڵ ناخۆشیەکانە. ئەگەر تێبینی بکەین کاتێ لە گەڕەکێکە کەسێکی ڕیسپی هەبووە، ئەم ڕیسپێ بۆ تەمایی ئەمان و ئارامی بۆ گەڕەکەکە، هەمووان ڕۆشتون گەڕاونەتەوە بۆ لای ئەو. تەنانەت ئەو کەسانەی کە لە بواری کۆمەڵاسی و پەرەپێدانی مرۆییە شتیان نووسی و ئەمریکی و ئەوروپیەکانیش بەریتانیەکانیش ئەوانی لای خۆشمان کە هەتا بڵێن ئێران و کە بتوانم بڵێن کەلتۆرێکی باشی لەو مەجالەیە هەیە، هەمویان کاتێک کە باسی گەنجێکەکەن کە گەڕاوە بە دوای حکمەتە، بە دوای داناییە، بە دوای ئەزمموونێکی پڕ وانە و پند و ئامۆژگاریە، گەڕاوە بە دوای حەکیمێکە، بە دوای ڕیسپیەکە، چووە لای ئەو شتی وەرگرتووە. تەنانەت مەسەلەیەک وەکو دایل کارنەجی کە نووسەرێکی ئەمریکیە لە مەجای پەرەپێدانی مرۆیی و عیلمی نەفسا شتی نووسیوە، ڕۆیشتووە سەردانی هێنری فۆردی کردووە کە تەمەنی 95 ساڵ بووە، کە ئەبینە وەکو گەنجێک ئیبینێتەوە، پێڵێت تۆ من تەسەوڕمە کرد ئێستا پیرێکی پەککەوتەی ئەوە بیکە نەتوانێت قسە بکەی، بەڵام ئێستا بە گۆڕوتینێکەوە ئەدبینم. ئەویش تەڵەن دیارە باسی ئەوواکە کە من هەر کاتێن نیگەرانیم بۆ دروست بێ پەنا بۆ خوا بم.
پەنا بوو نوێشکردنە بە نوێشکردنێکیش کە ئەوان هەیەە فەکەیفە بۆ نوێژ و تاعاتێکە لە ئیسلامە هەیە. قسەکە ئەوەیە کە ئەو کەسە بە ئەزمونانە باپیرە و داپیرە یعنی قوتابخانە نەتوانم بڵێم قوتابخانن بە شێوەیە کە یعنی هەموو شتەکانیان لە خۆیان گرتووە. بەداخەوە ئێستا کاتێککە تۆ بینی مەسەلەن وەکو جەنابی شارتی پێکرد کە ئێستا زوومی کامێراکان بۆ تێکدان لەسەر خێزانە و ئەو مستەشرقی کە وتوێتی هەر کاتێک پێ کۆمەڵگەیەک لە ناوبەری حەزارەتێک کۆتایی پێبێنی لەسەر سێ ڕەهەند ئیشکە یەکەمیان لەسەر خێزان ئیشکە خێزان هەڵۆشێنە لە ناو خێزانیشا کەسایەتی دایک بشکێنە ژن شەرم کاپی بڵێن خاتوونی ماڵ. گوێم لە خوشکێک بوو لە وڵاتانی عەرەبی ئەڵێ لە میتینێکە لە بڵێن لە گەیشتن بەیەکێکە لە کۆبوونەوەیەکە کۆمەڵێک خاتون کۆبووبوونەوە منی شێشێک بووم لەوانە ئەڵێ پرسیاریان لێە کردم کە ئەم بینی مەسەلەن ئەویان ماستەری هەیە و ئەویان دکتۆرای هەیە و ئەویان لە وەزارەتی فڵانی دەوامەکە ئەویان لە فەرمانگەی فڵانی ئەویان لە فڵان قوتابخان و کاتە هاتە سەرباسی من و خۆم بناسێنم لە ناخی خۆمان زۆر تەریق بوومەوە کە من خاتوونی ماڵم کابانی ماڵم بەڵام خۆی ئەڵێ بەڵام دوایی هیمەتێکم دا بەخۆم وتم چۆن کوردەواری ڕاهی لە منە نەکەوێ یعنی تۆ خۆت چۆن بەکەمەزانی تۆ دایکی تۆ ڕەبەتولبەیتی تۆ لە ماڵە هەموو شتێک لە تویا کۆ بۆ تۆ تەنها کابانی ماڵ نیت تۆ مامۆسای تۆ پزیشکی تۆ پەروەردشیاری تۆ ڕاوێژکاری خێزانیت تۆ شێفی لە ماڵە هەموو شتەکان ڕوو لە تۆ ئەکەنەوە و هەموو ئەوانەی کە پێیان ئەوترێ پیشەوەرەکان ئیتر هەل لە پزیشکەکەەوە بیگرە هەتاوانە هەمووی لە ماڵەوە دەرەچن لە ناو باوەشی دایکێکا کە نەخوێنەوارە دەرەچن مەگەر ئێمە خۆمان شانازی بە دایکەکانمانەوە ناکەین کە نەخوێنەوار بوون بەڵام پڕ بوون لەوانە و لە دەرس ئامۆژگاریان فێر کردوین هەر بە قسە هەر بەکردەوە نەک بە قسە لەوانەیە زۆر قسەیان نەزانی بێ لەوانەیە زۆر کتێبیان نەخوێن بێ هەر نەیان خوێنێتەوە بەڵام ئەگەر بڕۆین ژیان نامەیان بنووسینەوە باوەڕ بفەرموو هەکبەیەکی زۆر پڕ لەوانە و لە پەروەردەیە ئەنجا چجای باپیرەکان باپیرە کاتێکە یعنی کێشە و گرفتێک دروست بووە هەمووان لە دەوری کۆبوونەتەوە کوان ئێستا ڕیسپیەکانی ئێستا کە بەم سەردەمە ئەوانەی پێشووتر هەمویان حکایەت خوان بوون ئەم هەموو چیرۆکان لە هەکبەیە هەبوو ئەم هەموو شتە جوانیان بوو ئێمە بازەکرد لە مناڵیە شتی وایان بۆ بازەکردین کە بوو بەمایی یعنی پەروەردەکردنمان مەگەر ئەو داپیر و باپیرانە نەبوون ئەم جیلەیەکی ئێستا ئیداری ئەم وڵاتە ئەکە ئەوان پەروەردەیان نەکردن ئەوان دروستیان نەکردن هەر لە ناوەکانیانە سیرکە فڵان کەس ناوی حکمەتە فڵان کەس ناوی عەبدوڵڵایە فڵان کەس ناوی محەممەدە لە کاتێکە کە ڕوویان لە ئەلمانێتیش کردووە ئەوانە پەروەردەی دەستی ئەو داپیر و باپیرانە بوون کە ئەبێ ئێمە هەمیشە شانازیان پێوە بکەین. زۆر باشە مامۆستا لە ڕابردوودا ینی ڕێز و خۆشەویستێکی ئەجگار زۆر هەبوو لە نەوەکانەوە بۆ داپیرە و باپیرانی شەرم تەکرد کاتێک بە هاتە مەجلیسەوە خێرایان خۆت کۆ کردیان هەڵەسایتەوە لە بەریان زۆر بە ئەدەبەوە قسە کرد کەم بووەتەوە ئێستا کەمێک ئەمەم بۆ کاری بۆ چیە ئەگەڕێنیتەوە باشترین چییە باشترین شت چیە باشترین ڕێگات چیە کاتێک لە خۆشەویستی ئەمە پێشکەشی ئەو کەسە بە تەمەنان بکەین لە ماڵەکانماندا لە نێو خێزانەکانماندا بەڵێ طبعا ئیش زۆر ئەگرێت لەسەر کۆمەڵگە بەڵێ نامیلکەیەکی بچووکی محەممەد قوتب هەیە ڕەحمەت بێت باسی مخەططاتی صهیۆنیە دەکات باسیەوە کە هاتن لەسەر ئاستی عالمی ئیسلامی ئیش لەسەر عالمی ئیسلامی بکەن بۆ تێکدانی شیرازەی خێزان و کۆمەڵگە و بۆ ئینحراف پێکردنی ولادانی گەنجەکان لە سەرڕێی دینداری و خواناسی زۆر هەوڵیاندا نەیانتوانی زانیان کە لێرە هیچیان بۆ ناکرێت چوون بۆ ئەوروپا ئەوروپایەکیان دروست کرد دوور لە دین دوور لە ڕەوشت
ئەمان ئیش لەسەر ئەواکەن کە ڕێز نەمێنێ گە تێبینی بکەن ئەوان ئەڵێن ئێمە ئیسلامێکمانەوێت کە خۆمانمانوێت خۆمان داڕێژین هەروکو ئێستا لە نەهجەکان و مەنهەجی خوێندن لە سعودی و لە شوێنانەیە ئێستا ئیشی لەسەرکرێت هەر قسەی ئەو ڕۆژهەڵاتناسەیە کە ئیشیان لەسەر خێزان و لەسەر سیستمی خوێندن و لەسەر ڕەمزە کۆمەڵایەتیەکان کردووە ئەوان ئەیانوێت کەسە ڕیسپیەکان ئەوانەی کە پێیان ئەوترێت یعنی ڕەمز بشکێنرێن تێبینی بکە مەسەرەن زۆر لە کەسایەتیەکانەدان بە ناوی نەتەوایەتیەوە هاتووە مەسەرەن تاریخێکی 600 ساڵی لە خلافەتی ئیسلامی ئەشکێنێت ناشرینیەکە من تۆش جاری وایە ئەکوێنێژێت تەسیری ئەو ئیعلامە فاسیدەی کە یعنی لەو شخصیاتانە ئەدات کەسانێکی وەکو سوڵتان عەبدولحەمید و وەکو سەلاح الدین ئەیوبی ڕەحمەتی خوایان لێبێ تەنانەت جاری وایە خەریکن یعنی ناوێرن ئەگینا مەسەرەن ڕاستەوخۆش لەسەر باسی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام هێواش وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ عروە لە ئیسلامەدەن باش لە ئیسلامەدەن کەسایەتی ئەو باپیرە و داپیرانە کە ئەشکێنرێت یعنی مێژوو ئەشکێنرێت یعنی ڕابردوو ئەشکێنرێت یعنی تۆ ئەبێ شانانسی نەکەی بەوەی کە ڕابردووەکە تۆ کوڕی چێی کچی چێیە باپیرە چێ بووە وەیسای چێ لە گرفتەکانی ئەوروپا ئەوەیە و جەنابتان ئاگادارن کە هەندێ بەرنامە هەیە یعنی بەرنامەی تایبەت یان مەحکەمەی تایبەتە بۆ گەڕان بە دوای باوکە ئافرەتێکە شکا دەکات یا مناڵێکە شکات لە دایکێکە داوایەکە باوکی بزانێت چێە دایکەکە یعنی ناوی 10 پیا و 15 پیا و جاریوە ئەگاتە 20 پیا و ئەیان بن و مەحکەمە دیێنئەیەکان بۆ فەحسەکەن دەرناچێ باوکیانە ئەڵێ یەکێکی ترماوە ئەمە مشکلەیە لە ئەوروپا ئیتر ئەمە هەست بە کیان و بجود و هێزی خۆی ناکە بەڵام کاتێک کە تۆیەکی مسلمان باسی باپیرە ئەەکەی و کوڕی چێی ئالوێ ئەو ناتوانێت زاڵ بێ بەسەر تۆیە بۆیە هەمیشە ئیشیان لەسەر ئەو بابەتە کردووە کە جەنابەت فەرموود کاکە ینی ئیش لەسەر ئەوواکەن کە کەسایەتی ڕیشپیەکان نەمێنێت بەداخەوە لە نەوەتەکانە من لە خزمەت مامۆستایەکە بووم لەو دەڤەری کاری زەوجکە وتی دوای ڕاپەڕین بوو کۆمەڵی گەنجم بینی وتی چاویان پێم کەوت گاڵتیان پێکردم هیچێکیشان دەستێکی برد بۆ مێزەرەکەم وتم تەواوی تر ئێمە کۆتاییمان هات بەڵام الحەمدولله طبعا انقلب السحر على ساحر سحرەکە بەسەر ساحرەکە ئەشکایەوە ئێستا ئەوەی کە جاران ئەیگوت چەند ڕیسپێک لە مزگەوتەکانایەوە نامێنێ ئێستا مزگەوتەکان پڕن الحەمدولله لە گەنج الحەمدولله ئێستا بە لێشا و خەڵک لە ئەوروپاوە گەڕێتەوە جا قسەکە بۆ باسی کەسایەتی دایک و باوک باپیرە و داپیرەیەکە ئەم دوو کەسایەتین کە ئەبێ ئێمە ڕێزیان بۆ بجێڕینەوە ئەمە چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا لا يمنيه كسكا بزعيبه لخويا بچوكتر نيتو وتوقير گەورەی نەنوێنێ بۆ گەورەکانی ینی بە گەورە سەیریان نەکات ئەو کەسانەی کە ڕیسپین بەڕاستی ئەبێ ئێمە حرمەتیان بگرین ئەو لەبەریان هەڵسینەوە ئەبێ بە ڕەمزێک سەیریان کەین کە بەڕاستی کاتێکە لە گەڕک وڵاتە ڕیسپیەکان کەمبوونەتەوە بزانە چ کارە ساتێک ئەقەومێت مامۆستا ساڵح نازانم تێبینی ئەوەت کرد بیاننا زۆر جار منداڵ باڵێنەوەی داپیر و واپیرە هەندێک نهێنیان هەیە هەندێک کێش و گرفتیان هەیە ڕاستەخۆ لەگەڵ دایک و باوکە باسی ناکەن کچەکە چ لای نەنکی باسیەکە کوڕەکە چ لای باپیری باسیەکە دوایی باپیریەت یا داپیری دێ بە دایک و باوکێڵە کوڕەکەت ئەم گرفتەی هێنەیە ئەمە بۆ چییە گەڕێتەوە نەوەیەک لە دایک و باوکێک بووە ڕاز و نیازەکەی خۆی لەگەڵ ئەم باز ناکە ئەچێ لەگەڵ داپیر و باپیری باسەکە من حەزەکەم لەسەر ئەمە یعنی ئەگەر نمونەت لا بەیان هۆکارەکەی چیە پێمان بڵێ زۆر جوانە زۆر جوانە طبعا ئێمە خۆمان دایک و باوک بووین و ئێسش بووین بە باپیرە نەوەکانمان لەوانەیە ئێمە لە زەمەنی پێشترە خۆمان وەکو دایک و باوک هەندێ
ئەزمونمان نەبوو بێ لە پەروەردەکردنی مناڵە لەبەرەوە دیارە جیلی تازش بە هەمان شێوە بۆیە کاتێکە ئەوەی باوکەکە باپیرە تەحەمولی ئەکا ئەوەی نەنکەکە تەحەمولی ئەکا بەرگی ئەگرێ لەو لاوە دایک و باوکە گەنجەکە ئەو تەحەمولیان نییە لەگەڵ مامەڵەکەدن لەگەڵ نەوەکانە بۆیە لەگەڵ کوڕکچەکانیانە بۆیە کاتێکە تێبینی ئەەکەی مەسەرەن مناڵ لە ماڵی باپیر و داپیرەیە ئەم هەموو شتە ئەڕێژێ هەڵە پەڕێدا پەڕێ ئەچێتە سەر قەنەفە بازەدا خۆی خاتە سەر ملی باپیرە بەڵام باپیرە خۆی تێک نادا هەر بە قوربان بە ساقیە بێ دایک و باوکەکە کەمتر تەحەمولیان هەیە بۆ چونکە باپیر و داپیرە ئەزمونێکیان هەیە کە ئەگەر هەڵەیەکیان کرد بێ لە پروردەی مناڵەکانیانە بە خۆیان ئێستا ینی ئەبدەیتێک تازئینیەکەن چۆن ئیسلاحیەکەن چاکێکەن بە شێوەیەک بۆیە مناڵەکان هەمیشە ڕوو لە داپیر و باپیرە ئەکەنەوە بۆ ئەوەی کە حەزەکانی خۆیان داواکانی خۆیان لای ئەوانێ ئەوە بکەن یعنی ئێمە خۆمان ئێستا بەر بە حاڵی خۆمان مەسەرەنەوەکان لامانە دانیشتون هاتوونەتەوە بەلامانە لەوانەیە بە هەفتە دایک و باوکەکەنە بینن بە خیاڵیانە نەیە بۆ چونکە ئەزانەی ئێمە بەقەدەر دایک و باوکەکە لەوانە زیاتریش سۆز و خۆشەویستیان بدەینێ بەڵام تەبەن دیارە لە مەشە جاری وایە گرفت دروست ئەبێت بەوەی ینی هەرچەند ئێستا پێم وایە یعنی ئەو فاریقەی لە بینی داپیر و باپیری ئێستاە لەگەڵ دایک و باوکەکانە فاریقەکە زۆر نییە لەوانەیە ئێمە لەگەڵ داپیر و باپیرەکانی خۆمانە فارقێکی زۆر هەبوو بێ بەڵام ئێستا هەمووان نزیکن لەیەکەوە یعنی ئەو باسی دنیای ئەلکترۆنیان دەکات باپیر و داپیری لەوان باشتر ئەزانێ باسی زمانەکە لەوان باشتر ئەزانی باسی خوێنەواریەکە لەوانی باشتر ئەزانێ لەبەرەوە لە ڕاستیە ئەو جیاوازیە کەمە باشە شتێکی باشە بۆەوەی کە یعنی بەریەکەوتنێکی خراپ دروست نەبێت لە نێوان پەروەردەی داپیر و باپیرە لەگەڵ پەروەردەی دایک و باوکەکەیە بۆیە دائیمەن یعنی دایک و بڵێن باپیر و داپیرە ئەبنە مەلاذ ئەبنە پەنا بۆ مناڵەکان هەروەکو چۆن لە کاتێکا کە ئێمە جاک کانفیلد کتێبێکی هەبوو تەرجەمەم کردبوو بنەماکانی سەرکەوتن یەکێک لە بنەماکانە ئەڵێ بگەڕێ بە دوای کەسێکە تتلمذ على يديه ابحث عن شخص تتلمذ على يديه بگەڕێ بە دوای کەسێکە ببیتە قوتابی لەسەر دەستی ئەمە بۆ چییە؟ ئەمە بۆ ئەوەیە کاتێکە ئەم مامۆستایە تۆ هەموو خەمەکانی خۆت لای ئەو هەڵڕێژیت بێتاقەتیەکانت پرۆژەکانت بۆ ئەوەی ئەو ڕێنماییت بکاتە ئیمامی غەزالی بە ڕەحمەت بفەرموویەتی ئەگەر کەسێک مامۆستایەکی نەبێ شەیتانە بێتە مامۆستای ئەم مامۆستای جاری وایە ئەبێتە باپیر و داپیرە ئەبنە مامۆستا هەر بالفعل واشە لە ڕاستیە چونکە ئەو ئەزمموی ئەوان هەیەانەوە کوتم ئەزمونێکی زۆر پڕە ئەزمونێک کە یعنی فەشەلی کەم بووە خۆیسە ئەزمون هەیە فەشەلی زۆر زۆرە ینی ئەزمموی ئێستا جاری وا هەیە فەشەلیان هەیە بەڵام ئەزمموی داپیر و باپیرەکانمان فەشەلیان کەمترە بۆ چونکە شتەکانیان زوو ڕاست کردوتەوە ئەجا کاتی ئێسش مامەڵە ئەکەن کە سەیری ڕابردویانەکەن یعنی بۆ خۆم کتێبێکم نووسی ئێستا تۆ باوکیت لەم کتێبەیە زۆر بە خۆداچوونەوەی خۆم کرد لە باوکایەتی خۆمە زۆر شتم کرد کە چەنان لەگەڵ مناڵەکانە دانیشتم وتم من لە هەندێ بەشی مامەڵکردم لەگەڵتانە داوای لە وردکار لە یەکەم ئەمە کاتێک گەڕام بە دوای ئەزمموی زۆرێک لە باوکەکانە چ لە کۆمەڵگەی خۆمانە چ لە کۆمەڵگەکانی عەرەبیە و تەنانەت لە کۆمەڵگەکانی ئەوروپیشە چونکە هەر کتێبێکە بوو کەسێکی ئەمریکی بوو ئازانوسی بوو ستیڤن غیلز ئەنتە ئەب تەرجەمە کرابوو بۆ عەرەبی من ئیسفادەم زۆر لەو کتێبە کرد و کۆمەڵێشتی باس کرد کە مەسەلەن سەبارەت بە ژیانی خێزانی و ڕۆلی دایک و باوک و پەروەردە و پێگەیاندنی مناڵەکان و مامەڵی ژنومێت لەگەڵ یەکا بە تایبەتی لە پەروەردەی یەکەمی مناڵەکانیانەوەوانە تەمام پێم وایە ئەم دەوری دایک و داپیر و باپیرێ هەر لێرە نییە
لە ئەوروپاشە هەستی پێکی وڵاتی کە بەریتانیا ئەم لەو بازاڕەیە زۆر هەستم پێ کردیان مناڵەکان زۆر ڕایانە کرد بەلای باپیر و داپیریان. زۆر مامۆستا زۆر جار دایک و باوک یا بە تایبەت دایک کە منداڵێکی عەجوولێکە یا خوشتەیەەکە یەکسەر ئەگەڕێنێتەوەڵێ ئەو باپیری یا داپیری ونە نازی پێیەوە بۆیە ئەبۆ شازە مامەڵەکە ئەکرێ هاوسەنگێک بپارێزرێ لەو تربیەتە یاخود لەو پەروەردەیە کە پێشکەش بە منداڵەکان ئەکرێ هەم لە ڕێگەی دایک باپیر و داپیرۆم خێزانەکانیش بۆ خۆیان دایک و باوکەکە. بەڵێ تەبان لێرەیە کێشەیەک جاری وایە وەکو عەرزم کردن دروست ئەبێ لەوەی کە لەوانەی دایک و باوکەکە بیانەوێ ئاراستەیەک ناڵەکان بەر ئاراستەیەک وەرن بەڵام باپیر و داپیرەکە ئاراستەیەکی تریان هەبێ. هەڵبەتە پێم وایە ئەم جیاوازیە لە ناو خێزانێکە کە پابند بن بە ئیسلامەوە و داپیر و باپیرەش پابند بن بە ئیسلامەوە ئەم ئاراستەیە یەک ئاراستەیە دوو ئاراستە نییە دوو تربیەت نییە یەک ئاراستەیە موازیە هاوتەری بە لەگەڵ یەکە. ئەگەر چی وەکو عەرزم کردن دایک و باپیر و داپیرەکە لەبەرەوەی ئەزمونێکی زۆریان هەیە بەرگەی مناڵەکان ئەگرن زۆر لیان تووڕە نابن ئەزانن لەکوێ مەسەرەن لیان بگرنەوە لەکوێ لیان نەگرنەوە بەس دایک و باوکەکە لەبەرەوەی ئەزمونەکەیان کەمترە و ئەزانن ئەگەر مناڵەکە بە قسەی داپیر و باپیرە بکە تێگەچێت بۆیش پێویستە تەنسیقێکە بێ لەم بینەیە ئەبینی باپیر و داپیرە و لەگەڵ بڵین دایک و باوکەکە. زۆر باشە کاتمان نەماوە بابەتە چەند قسەی لەسەرکەین هێشتاکەم وەزم یەک پرسیارەکەم بە کورتی وەڵام بێتەوە سوپاسەکە ناڵم پیریت بەس خۆش ئاماژە پێکرد بووی بە باپیرە ڕاستە ئەوترێ داپیرە و باپیرە نەوەکانیان لە مناڵەکانیان خۆشترەوێ ئەو وایە بە تاکید وایە ینی چۆن ئەڵێ زۆر جارێمە شتێک دروست دەبێت لە بینی خۆمان و مناڵەکانە ئەڵێ تۆ بۆ ئەڵی کاکە ئەو کاکڵەکەیە لەبەرەوە بە تاکید ینی نەوەکان هەڵبەتە تەبەن مناڵ هەر خۆشەویستە ڕاستە بەڵام نەوەکە کە جەرگی جەرگەکەتە حتمما زۆر لات خۆشەویست دەبێت. یەکمان دەستەکانە خۆش مامۆستاگیان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ساڵە سەعید ڕێنمای کاری خێزانی سپاس ئەم دەرفەتت بێمە بەخشی سپاس دەکەین خۆی گەورەتەوە بۆ نەوەکان و مناڵەکان بێڵە ئەوان ژوەتەوە بێڵە ئامین ئێوە سەربەز بن بێخوا